تا یەکەم مشتەرەک نازانم چییە. ئەم کاتتان باش وازان هەمووتان تەندروستێکی زۆر باشتان هەبێت. ئەمڕۆی قوتابخانەی جیهانی سلێمانی نێودەوڵەتی هەڵسا بە ئەنجامدانی گەشتێکی زانستی و ڕۆشنبیری بۆ کتێبخانەی سلێمانی نێودەوڵەتی لەم گەشتەدا قوتابیان لەگەڵ هاوڕێ مامۆستاکانیان کاتێکی زۆر خۆشیان بەسەر برد و توانیان چەند کتێبێکی زۆر بەسوود بکڕن. هیوادارم ئێوەش بێن و کتێب بکڕن چونکە کتێب بۆ هەموو مرۆڤێک پێویستی بە کتێبە و هیوادارم لەم خۆشیە بێبەش نەبن. محاولەکەی لەو باشتر بوو بەبێ وەرزتان لێ باشە چونکە دایمە لە وڵاتی ئێمە و کەسێکی سەرەکەوێت هەوڵ ئەین بیشکێنین وێران لێکەین بەڵام نا بۆ ئەوی باشتر بووی لەو هەوڵ ئەین پرسیارەکە بن با بێستر بێت خوێندنەوەمان بێستر بێت لەسەر هەمووشانەوە کوردستانمان لە هەموو شتێک باشتر زیاد بکەون. وجه سەقڵان صاف من نام ڕاپیارە لە پۆلی نۆی ناوەندیم لە مەکتەبی جیهانی سلێمانی. ئەمڕۆ ئێمە گەشتێکمان کرد بۆ پێشانگەی نێودەوڵەتی کتێب. هیوادارم ئێوە سەردانی ئەم شوێنە بکەن تۆزێک گرنگی بن بە کتێب خوێندنەوە. ئەمڕۆ هاتیم بۆ پێشانگەی کتێب کتێبی زۆر بەسوودی لێبوو کتێبی زۆر باشیشمان کرد. من ناوم مادن شیروانە لە پۆلی هەشتی ئەیم لە قوتابخانەی جیهانی سلێمانی نەحکوویە. ئەمڕۆ ئێمە سەردانی پێشانگای نێودەوڵەتی سلێمانیمان کرد. ئەمڕۆ چەند کتێبێکی زۆر زۆر بەسوود و چاکمان کڕی. کتێبەکان ئینگلیزیەوە و عەرەبی هەیە و چەند زمانێکی تریشی هەیە. و من لێرە پێتانەڵێم کە سەردانی ئەم پێشانگایە بکەن زۆر زۆر بەسوودە و زۆر زۆر کتێبی باشی لێ زۆر قوتابخانەکەمان گەشتێکی ڕێک خست بۆ کتێبخانەی نێودەوڵەتی بۆ بەڕاستی سوودمانێ بینی زۆر زۆر شێکی تیا بوو. لەبەر ئەوە ئێمە پێویستە قوتابخانەکەمان ئەو شتی بۆ دروست کردین کە ئێمە گرنگی بین بەلایانی ڕۆشنبیریمان چێژێکی زۆر زۆر خۆشیش وەرگرین بەڕاستی چێژمان لێ بینین وە تکایە وەرن چونکە ئێمە پێویستە گرنگی بەلایانی ڕۆشنبیریمان بن. زۆر سپاس.